ستاندار مەترسیەکانی تۆم باراک لەسەر کورد ئەگەر ببێتە نێردەی ئەمریکا لە عێراق ئاشکرا دەکات. عاشیرەتێکی عەرەبی لە دواخولەک شکست بە پرۆژەی ئەردۆغان و شەڕع بۆ گواستنەوەی شەڕ بۆ حەسەکە دەهێنن. عێراق دەستی بە دابەشکردنی موچەی مانگی دوو کرد. هەرێمیش تا ئێستا 120 ملیاری مانگیەکی بۆ بەغدا نەناردووە. بەپێی چەند سەرچاوەیەک دوای دوورخستنەوەی مارک ساڤایە بڕیارە تۆم باراک لە شوێنی ئەو ببێتە نێردەی تایبەتی ترامپ لە عێراق. با گوێرەی خوێندنەوەی ناوەندی شیکاری ستاندەر تۆم باراک بەهۆی ئەوەی زۆر دژی فیدراڵیەتە وا لە ڕووداوەکانی سووریا ئەم هەڵوێستا بەڕوونی دەرکەوت ناوبراو زیاتر لە هێڵی سعودیا و تورکیا و قەتەر نزیکە و هەڵسەنگاندنی بۆ ڕووداوە سیاسیەکان لەسەر بنەمای قازانج و زیانی داراییە و چاوی تەنها پارە دەبینێت. با بڕوای ناوەندی شیکاری ستاندەر لە ئەگەری هەڵبژاردننی تۆم باراک بۆ نوێنەرایەتی ئەمریکا لە عێراق پێویستە سەرکردایەتی کورد کێشەکانی لەگەڵ بەغدا کۆتایی پێبهێنێت و لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک بکەون و دەرفەت بۆ تۆم باراک دروست نەکرێت بۆ ئەوەی دژی ئەو فیدراڵیەتەی لە عێراق هەیە کار بکات. ئەکرەم مەحەشڕوش ڕاوێژکاری هۆزی عەرەبی جبور وەک ئاماژەیەک بۆ دیمەشق و تورکیا ئاشکرای کرد چەندین لایەن هەوڵیاندا لە حەسەکە کودەتا و ڕاپەڕین دژی هەسەدا ئەنجام بدەین، بەڵام ئەو داواکاریانە بەتوندی ڕەتکرانەوە و وتی ئێمە هەرگیز خیانەت لە برا کوردەکانمان ناکەین. ڕاوێژکارەکەی هۆزی جبوری هۆشداریدایە هۆزەکانی تری ناوچەکە کە ئەکەونە ناوداوی پیلانگێریە دەرەکیەکان و ڕایگەیان پێویستە هۆزەکان خۆیان لەو ئەجێندا و بەرنامانە دوور بخەنەوە کە تورکیا دژی کوردانی سووریا سپۆنسەریان دەکات. لا بەشێکی تری قسەکانی داوتی سووریا پێویستی بە حکوومەتێک و سوپایەکی ڕێکخراو هەیە کە دوور بێت لە میلیشیاگەری، تایفەگەری و دابەشبوونی کۆمەڵایەتی. ناوبراو جەختی لە هاوپەیمانی برایەتی نێوان پێکاتەکانی ناوچەکە کردەوە و ڕایگەیان کە هۆزەکانی حەسەکە لە کاتی ئاشتی و لە کاتی شەڕشدا بە یەکگرتووی لەگەڵ کوردەکان دەمێننەوە. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق ڕایگەیان تەواوی ڕێکارەکانی دابەشکردنی موسەی خاننشینی وەزارەتەکە کۆتایی هاتووە و لە ئەمڕۆوە کەیەکی شوباتە دەست بە دابەشکردنی دەکرێت. جێی باسا تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم تەنها لیستی موچەی مانگیەکی بۆ بەغدا ناردووە و 120 ملیاری داهاتی ناوخۆی بۆ حکوومەتی فیدراڵ نەناردووە کە وای کردووە موچەی مانگیەکی موچەخۆرانی هەرێم تاخیر بێت و بەغدا نەینێرێت. با گوێرەی زانیاریەکانی ستاندەر هەموو ڕێکارەکانی وردبینیکردن لە لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم کۆتایی هاتووە و بەغدا چاوەڕێی ناردنی 120 ملیارەکە دەکات بۆ تەمویلکردنی پارەی موچەی مانگی یەک. ئەوە لە کاتێکدایە موچەخۆرانی هەرێمی کوردستان تا ئێستا لە ساڵی 2025 دان و موچەی دوو کۆتا مانگی ساڵی پاریان پێنەدراوە و تاوەکو ئێستاش چارەنووسی موچەی مانگیەکی ئەم ساڵ نادیارە.